قوبا تاڵەبانی جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان تاکی لەسەر باشترکردنی بژێوی ژیانی خەڵکی دەکاتەوە و بارکی حکومەتی دەزانێت. لە میانەی سەردانێکیدا بۆ قەزای کۆیە قوبا تاڵەبانی زنجیرەیە کۆبوونەوەی ئەنجامدا و لەگەڵ قایمقام و بەڕێوبەری ناحێ و سەرۆکی شارەوانی و لێپرساوانی جیاجیای دامەزراوە حکومیەکانی ناوچەکە کۆبووەوە. لا کۆبوونەوەکاندا تاوتۆی کەم و کورتی و پێویستیەکانی یەکەیداریەکانی سنوورەکە و کێشە و گرفتەکانی هاوڵاتیان کرا. هەروەها ڕێگە چارەسەریەکانی کێشەکانیش گفتوگۆی لەبارەوە کرا و جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ڕایگەیاند سەرباری هەموو گرفتە گەورەکان حکومەت بەردەوام دەبێت لە پلان و ڕێگە چاکسازیەکان لە پێناو باشترکردنی بژێوی ژیانی خەڵکی. قوبا تاڵەبانی پیرۆزباییشی لە قایمقامی کۆیە کرد بە بۆنەی دەست بەکاربوونیەوە. ستایشی کار و چالاکیەکانی لێپرساوانی حکومی سنوورەکەشی کرد کە سەرباری قەیرانی دارایی بەردەوام لە خزمەتکردنی هاوڵاتیان. هەروەها پشتگیری حکومەتیشی بۆ دووپاتکردنەوە لە جێبەجێکردنی ئەرکەکانیان. هەروەک بەڵێنیشی پێدان سەرباری هەموو گرفت و ئاستەنگەکان حکومەت لە ڕێگەی دامەزراوەکانیەوە بەردەوام دەبێت لە کار و چالاکیەکانی لە پێناو خزمەتکردنی خەڵکی کوردستان و باشترکردنی بژێوی هاوڵاتیانیشی بە ئەولەویاتی کارەکانی حکومەتدانا. پاشان قوبا تاڵەبانی سەردانی شارەوانی کۆی کرد و لەگەڵ بەڕێوبەر و بەرپرسانی شارەوانی کۆیە کۆبووە و بەوردی گوێبیستی داواکاری و گرفتەکانیان بوو. جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ لێپرساوانی دادگای کۆیشدا تاکیدی لەسەر سەروەری یاساکردەوە و ڕایگەیاند هەموو کات دادگا پاڵنەرێکی باش و تەواوکەری حکومەت بووە لە ڕاپەڕاندنی کارەکاندا. بۆیە بەبێ دادگا و یاسا ناتوانرێت هاوسەنگی و دادپەروەری لە ناو کۆمەلگادا بەرپا بکرێت. بە تایبەت لەم کاتەدا کە ڕوبەڕووی کۆمەڵە قەیران بووینەتەوە و داواشی کرد بە پێی یاسا ڕێگری لە هەر لادانێک بگیرێت کە ئەنجام دەدرێت و دوورە لە یاساوە. قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەتی هەرێم ڕایشی گەیاند لە نیگەرانیەکانی موچەخۆران تێدەگەین لە بەرامبەر پێنەدانی شایستە دارایەکانیان و مافی خۆیانە گلەیی بکەن لە حکومەت. بەڵام دڵنیایان دەکەینەوە کە هیچ موچەخۆرێک مافی نافوتێت و هەوڵی تەواو دەدەین بۆ چارەسەرکردنی ئەو دۆخە سەختەی ئێستا. هەر لە سەردانەکەیدا بۆ قەزای کۆیە جێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بەشداری کرد لە مەراسیمی ئەنجامدانی تیر و پشک بۆ دابەشکردنی زەوی نیشتەجێبوون بەسەر 175 هاوڵاتی شارەکە. هەروەها کەمپی ئاوارەکانی سنوورەکەشی بەسەر کردەوە لە کەم و کورتی و پێویستیەکانی ئاوارەکانی کۆڵیەوە و لە نزیکەوە گوێبیستی داواکاریەکانیان بوو. پێڕاگەیاندن حکومەت درێخی ناکات لە خزمەتکردنیان و وەک چۆن لە ڕابردوودا خزمەتیان کراوە ئاواژ لە داهاتوودا بەردەوام دەبن لە خزمەتکردنی ئاوارەکان و دابینکردنی پێویستیەکانیان بەپێی توانە. دلێر کەمال، کورساد نیوس.